بۆتە مەوبەندی گەرمیان ئێوە پەیامتان چییە بۆیان چیتان پێوتە؟ لە ڕاستی ئێمە ئەرکمانە پێشوازی بکەین لە هەموو چون و توێژێک کە سەردانەکەن بەخێر بێن سەرچاو گوێمان لێیان بوو داخوازییان هەیە بەشێکی علاقەی بە دامەزراندن و هەندێک مافەوە هەیە بێگومان مافی خۆیانە خەڕیجن کاریان کردووە بەتایبەتی بژمێرەکان لە وەختی خۆیان لەو پرۆسە گرنگە هاوکارێکی زۆر باش بوون ئێمە ئەتوانین بەڕێکاری پەیوەندی داوا بکەین کە مەسەلەی دامەزراندن بۆ گەرمیان بە ئەولەوێت وەربگیرێ بۆ خەڵکی گەرمیان بە ئەولەوێت وەربگیرێ خەڵکی ئەم منتیقە خەڵکێکی قوربانی دەرن زۆرتر ینی بەشێکی ئەمانە کەسکاری شەیدن کەسکاری ئەنفالن کەسکاری پێشمەرگەی دیێرینن و خۆیان دەرچووی زانکۆن حەقیان بەسەر حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە پەیوەنددارەکانەوە هەیە بەڵام خۆشتان زان ڕێکارێکی ئێمە و حزب ناتوانین تەدەخل لە کاروباری حکوومەت بکەین و دامەزراندنیش لای ئێمە نییە بە هیچ جۆرێک و ئێمە بە تایبەتی وەکو یەکێتی لە گەرمیان مەبدەیەکمان هەیە کە تەدەخل لە ئیشوکاری حکوومەت ناکەین چونکە کارێکی باش نییە لە ڕابردوودا حزب لە جیاتی حکوومەت بڕیاری ئەدا ئەم بابەتانە زەرەری بۆ حزب و حزبایەتی و پرۆسەی سیاسی و تەنانەت بۆ حکومڕانیە بوو بۆیە ئێمە هەر کەس و چین و توێژێک بێ ئەرکمانە پێشوازیان لێ بکەین گوێیان لێ بگرین و ئەرکیشمانە بچین بۆ لایەن و بیان بینین ئەوەی لە چوارچێوەی قانون بێ ئێمە پشتگیری داخوازەکەیان